بەناوی خۆی بەخشندۆ میهرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویستمان من دانیان نورەدین بەرنامەیەکی نوێی ڕایەڵەتان پێشکەش دەکەین تەوەری ئەمڕۆمان بریتی دەبێت لە دواکەوتنی موچە و کاریگەری لەسەر پرۆسەی خوێندن کاریگەری لەسەر دڵ و دەرونی مامۆستایان لێرە و لەوێ کاربەدەستان وەزیری پەروەردە لە ڕابردوودا ڕایگەیاند کە ناکرێت ساڵەکانی خوێندن قوربانی موچە بکرێت و لە لایەکی دیکەوە مامۆستایان و چالاکوانان هەمیشە بەردەوام بەرهەڵستی ئەوە دەکەن کە پێویستە مامۆستایان مافەکانیان دابین بکرێت سەرەتایەتی مافیەوەن ئەوەیە کە موچەکانیان بۆ دابین بکرێت تاوەکو بە دڵ و دەرونێکی ئارامەوە بتوان لە قوتابخانەکان وانەکانیان بڵێنەوە حتمەن بوونی وەک لە کوردەواری داوتراوە بوونی گیرفانێکی پڕ دڵ و دەرونی مامۆستاژوا لێ دەکات کە خەمی کرێخانوەکەی نەبێت خەمی بێپارەی نەبێت خەمی چەندان شتی دیکە کە لە وڵاتەی ئێمەدا بوونی هەیە بۆیە لە ڕابردوودا دواکەوتنی موچە و لە ئێستاشدا دواکەوتنی موچە ڕۆڵێکی خراپی گێڕاو لە پرۆسەی خوێندن زۆربەی کات مامۆستایان پروەردەکاران بایکۆتی پرۆسەی خوێندنیان کردو بۆی کە چەند مانگی موچەکانیان دواکەوتو ئەمە سەرڕایەوەی چەندین موچەی مامۆستایان لای حکوومەتە و تاوەکو ئێستا بۆیان دابین نەکراخ و پێیان نەدراوەتەوە ئێمە گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا دڵشاد بابانی مامۆستاوان و مامۆستا و چالاکوان مامۆستاگیان زۆر بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە ئەم قسەیە تا چەند ینی بڕای جەنابتان بۆم بابەتە کە ڕابردووشدا وەزیری پەروەردە ئاماژەی پێکرد کە ناکرێت مامۆستایان ساڵەکانی خوێندن بکەنە قوربانی موچە پێویستە ینی مرۆڤ دۆستانی خۆیان پەروەردەکارانی خۆیان گوێ بە موچە نەدەن و بەردەوام لە پرۆسەی خوێندن بەلای خۆی بەخشنە بەرەبان سپاس بۆ جەناب سپاس بۆ بینەرانی پێم خۆ بەخێر طبعاً موچە سادەترین مافی موچەخۆرانە کە پێویستە دابین کرێت بەڕاستی ئەم تەوەرێکی ئێستا مەقسی لەکەین ئەوە ئێستا ئێمە لەسەر بابەتێکی زۆر گرنگتر ڕاستە موچە بابەتێکی زۆر گرنگە بەڵام مافێکی زۆر سەرەتاییە نەئەکرا بۆ منە زۆربەی زۆری بەرنامەکانی تیڤەکان لەسەر موچە بکرێت بۆ لەبەر ئەوەی ئەمە خاڵێکی دەستپێکە بۆ ئەوەی کە دەری بخات کە دەسەڵاتداران لە هەرێمی کوردستاندا دوای تەمەنێک حکومڕانی نەیانتوانیوە سادەترین مافی هاوڵاتیان دابین بکەن بە تایبەتی موچەخۆران کەواتە بۆیە بەدابین نەکردنی موچە کە مافێکی سەرەتاییە ڕاستەخۆ گرفت بۆ ژیانی سەرجەم هاوڵاتیان دروستە بێت چونکە تەنها مامۆستا یا موچەخۆریا فەرمانبەرێک کە موچەکەی کە گرفتی بۆ دروستە بێت کاریگەری لەسەر خۆی دروست ناکە بە نەبوونی موچە بە دواکەوتنی موچە بە پاشەکەوتکردنی موچە ڕاستەخۆ لەسەر بازار کاریگەری دروستەکە لەسەر بازار کاریگەری دروستکە لەسەر بازرگان دروستەکە لەسەر هەڵکۆی جومگەکانی ژیان دروستەکە کەواتە لێرەدا گرفتی موچە گرفتێکی زۆر گەورەیە لە ئێستایە بەداخەوە کە بۆ بەهۆی ئەوەی کە کاریگەری لەسەر ناوەندەکانی خوێندن بە شێوازێکی زۆر کاریگەر دروست کردووە کاریگەریەکە چییە؟ ئەگەر ئێمە سێریی دۆخی مامۆستایان بکەین و دۆخی فێرخوازانمان بکەین هەمیشە مامۆستا هەوڵەدات بەردەوام لە خوێندنە لەوانەکانیا داهێنان کە شتی نوێ بێنێتە ناو پرۆسەی پەروەردەوە بۆ ئەوی فێرخوازەکان سبەینێ کە چوونە ناو بازاڕەوە ناو خەڵکەوە ناو دنیایشی ترەوە توانە ئێوەیان هەبێ پشت بەخۆیان ببەستن شتێک ببەخشن بەخوا مەڵگا بەڵام لە دوای تەمەنێک لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەبینین تا ئێستا هیچ فێرخواز ناڵێم هیچ بەڵام زۆربەی فێرخوازەکانمان ئەمەدان بە خوێندن یا بەداخەوە بۆ لەبەر ئەوەی بە شێوازێکی کلاسیکی ئەڕۆین و تەنها ئەو کێشە سەرەتایانێکە لە سەرەتای ڕاپەڕینەوە بۆ هەم بەردەوام دووبارە ئەبنەوە بۆیە سیرەکەین ئەمە کاریگەری لەسەر ناخی مامۆستایان دروست کردو وای کردو کە نەتوانە لە ناوەندەکانی خوێندنە ئەدایەکی باش بکەن لەو لاشەوە کاریگەری لەسەر فێرخوازەکان دروستکە بیهوایەکی زۆری دروست کردووە ئەم بیهوایە وای کردووە کە پرۆسەی پەروەردە فێرکردن لە هەرێمی کوردستاندا لە جیاتی ئەوەی بڕاتە پێشەوە هەنگاو بەرەو دوا بنێ بۆی ئەم کاریگەریانە هەر لەسەر تاکەکانی فێرخوازەکان و مامۆستایان نابێتمان لەسەر کۆی جمگەی ژیانی ئێمە ئەبێت بەداخەوە مامۆستا ئەگەر ینی بەداهاتچوونی بۆ بکەی یاخود با بڵێن سێرچێکی بۆ بکەی وڵاتانی کە داهێنانەکەن وڵاتانی کە پێشکەوتون ینی چینی مامۆستایان چینی فێرخوازان یان پەروەردەکاران لە ئەفزەڵێت چینەکان سێریەکەن لە موچەیە لە دابینکردنی هەموو ئیمتیازاتێکە چونکە دەزانن مامۆستایە دەبێتە مایەکەم کۆمەلگایە پێشکەوێت ئەم کۆمەلگایە بەرەو کۆمەلگایەک بێت کە تاکەکانی هەم خۆشبەخت بن هەم خۆشگوزەران بن هەوڵاتێکی دەوڵەمەند بەبێت کاتێکە مامۆستا وردە قوتابیان و فێرخوازان پێدەگەێنێت سەرنج چیە لەسەرەوەی کە لە وڵاتی ئێمەدا بەداخەوە مامۆستایان و پەروەردەکاران لە خوار هەموو چینەکانی دیکەون
بەداخەوە بەڕاستی ئەوە گرفتێکی زۆر گەورەیە ئەگەر ئێمە سیرکەین هەر چینێک لە چێنەکانی کۆمەلگا ئێستا بۆ نمونە لە ڕووی پیشەکانەوە گەر سێری ناو پیشەکان کەین بۆ ناگەر کەسێک بێ بە دکتۆر ساڵانە سێرەکەن کاتە فێرخوازەکان نمرە هێنن هەمومان چاوەڕوانی تیڤەکانی ئەمزان شیەکەم بۆ ئیکۆلۆژی پزیشکی وەریگرێت وایە دواتر سیرەکەین ئەوانە کە کۆلێژی یاساوەریان نەگرێت دواتر کە بنە پارێزەرێک دواتر ئەگەر لە حیزب پلیان بەرز بێتەوە سیرەکەن مەردە سەڵاتدارێک هەمووی ئەمانە کە سیرەکەین پێگە و پلەیەکی تایبەتیان هەیە بەچیەوە بە ئیمتیازاتێکی زۆر باشەوە بەڵام مامۆستایە کە هەموو ئەمانە پەروەرداکە لە هەمویان لە ڕووی ئیمتیازاتی مادیوە ئیمتیازاتی کەمتری هەیە لە هەمووشیان زیاتر گرفتی ژیانی بۆ دروست دەکرێت ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئەم بەراوردەی کە بکەین وڵاتی ئێمە وڵاتانی پێشکەوتو کە سیرەکەیت ئەوان لایەن مامۆستا لە پلەی یەکەمدایە بۆ نەوڵاتی چۆک و ئەڵمانە لە ساڵێک لە ساڵەکانە بۆ نەمەر کرد کاتێک کە خۆپەشاندان کرد لە لایەن چینەکانی ترەوە داوای زیادکردنی موشەکانیان کرد بۆ نمونە پێوتن ئێوە شەرم ناکەن لە خۆتان لە کاتێکە موچەی مامۆستایان بەقەدر موچەی ئێوە نییە کە هەمووتان پەروەرداکەن ئێوە داوای زیادکردنی موچەکەن بەڵام لە وڵاتی ئێمە بەداخەوە لە جیاتی ئەوەی موچەکەمان بۆ زیادکەن هاتوون ئەوەشی کە مافێکی زۆر سادە و سەرەتاییە زەوتیەکەن و نایدن بە مامۆستایان کەواتە ئەمە پێمانەڵێت ئەو حکومڕانی کە لە هەرێمی کوردستانە هەیە لەسەر بنەمای پێشکەوتن و لەسەر بنەمای داهاتوێکی گەشت بە هاوڵاتیان دروست نەبووە لەسەر بنەمایەک دروست بووە ئەوێت تەنها شێوازێک لە شێوازەکان چۆن تۆ بتێ کۆمپانیایەکتە بێ برەو بە کۆمپانیاکەی خۆت بدەیت برەو بە چواردەوەرەکەی خۆت بدەیت تەنها بۆ مانەوەی خۆت ئەمان تەنها لەسەر ئەم نامەتەوە ئەم شێوازە ئیدارەدانەکەن ئەژینە ئەگەر لەسەر ئەمە نەیانکردایە ئەو داهاتی لە هەرێمی کوردستاندا هەیە کە بە نەوتی قاچاق چەندێکە نەوت بە فەرمی هەرێمی کوردستان ناتوانێت فرۆشێت بەڵام لەو دقەوەی کە نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە لە سەڵاتدارانی هەرێمی کوردستان سێ هێندەی پێشکرد پێشتر قازانجیان کردووە چونکە هەموو داهاتەکە وەرەگرن بۆ خۆیان هەرچی داهاتی ناخۆش کۆیەکەنەوەی چی نادن بە بەغا هەمووشی بۆ کۆمپانیەکانی خوان و بۆ بنەماڵەکانی خوان و بۆ حیزبەکانی خوان و بۆ دارودەستی خوان بەکارێنن لە کاتێکە ئەتوانن تەنها بەداهاتی یەک ڕۆژی گومرگەکان و نەوتی قاچاق فرۆشراو بە قاچاق فرۆشراو لە هەرێمی کوردستاندا موچەی مامۆستایاندا بنکەن ئەوە ئێستا ئێمە لە مانگی چەندین ئەمڕۆ هەفتەی 11 2024 هێشتا مامۆستایان موچەخۆران موچەی مانگی دایان وەرنەگرتووە باشە موچەی مانگی دایان وەرنەگرتووە کەواتە ئێمە ئەگەر موچەی مانگیدا هەر لە ئێستاشەوە ئەگەر گریمان لەم هەفتەیەشا بێ کە نایەت لەم هەفتەیەشا بێت ئەو کاتە کەوێتە هەفتەی داهات ئەوان یەک عادەتیان هەیە ئێستا بۆ منە بەغاڵێ مەسبێنە موچانێرم موچەکە ئەگات ئەمڕۆ ئەوان دوای ئەخەن بۆی پێنجشەمە بینێرە کە پێنجشەمە ئێنێرێت ئەیخەنە جمعە شەماڵەن جمعەیە عوتڵەیە هیچ داوامەشیان نییە لە یەکشەمە چی ئەکەن خشتەی موچە ڕاگەن بۆ سێ ڕۆژ دوای خەن ینی بەجددی ینی هەندێک شتە بینیت بێباکی وە ئەبینە لەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەگەر بەراورد ناکرێت بێژ دەسەڵاتێک بەڕاستی ناتان بەراوردی کەم بەچ دەسەڵاتی وڵاتێک چونکە لە ڕاستیە هیچ وڵاتێک لە هەرێمی لەم چواردەوەری خۆمانە وەکو هەرێمی کوردستان نییە بۆ گرفتی موچە بۆ دابین ئەوە وڵاتی چووک ئەفغانستان کە هەمومان زۆری هاوڵاتیان کاتێکە طالبان هاتە سەر حکم گاڵتەیان پێکن ئێستا زۆر لە ئێمە لە ڕووی موچە و دابینکردنی بژێوی ژیانەوە زۆر لە پێشترن ئەنی ئێمە دوای 30 ساڵ حکومڕانی بەداخەوە ینی ئینسان ئەگەر بیری لێ بکاتەوە بە وجدانەوە سێری حکومڕانی هەرێمی کوردستان کات ئەبێت لەگەڵ هەر باسکردنێکە فرمێسێک بێتە خوارەوە بە چاویە چونکە بەجددی دوای 30 ساڵ تۆ نەتوانیت سادەترین مافی هاوڵاتیان دابین بکەیت ئیتر نازانم ناوی بنێت چی جۆرە حکومڕانیە مامۆستا سەرنجت چیە لەسەرەوەی کە حەقا کەسانێک گەن لە مانگی ڕابردوودا ئەمانەی هەڵبژاردۆ دەنگی پێداون بە ئاشکرا بانگەشەی پێکردوون حەقی ئێستا پۆڵە بۆڵکەن و بڵێن موچە بۆ دواکەوێت و بۆ کۆمەڵێشت لە کاتێکدا ئەو خۆی شەرعەتی پێداوە خۆی ئێوە بمێنێتە لەم دەسەڵاتە خۆی لە ڕاستیە هاتوانەمە ئازادیەوە ئەرکەسەوەینی خۆی بەڵام مەقسەدم دوای لە کۆمەلگای مەدانبوونی هەیە ینی هەرم کەسێ دواتر دێتەوە ینی بە شاز لە شازەکان گلەی و گازندەی هەیە لەسەر موچە لەسەر دواکەوتنی موچە لەسەر حکومڕانی لەسەر ئەوە لە کاتێکدا ئەم کەسی لە نێو کۆمەلگادا هەر خۆی شەرعەتی پێداوە کە دووبارە بۆن بێتەوە نێو دەسەڵات و لە حکوومەتا بێت من ئەمە تشک بخەمەستەر بەڕاستی خاڵێک ئەوش بریتێ لە بابەتی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە کە پێویستیەکەم بەم خاڵەوە ئێمە پێش ئەم هەڵبژاردنەی ئەم خولەی پەرلەمانی کوردستان ینی ئومێدێکی زۆر هەبوو
بەجددی ئومێدێکی زۆر هەبوو کە گۆڕانکاریەک ڕوودا گۆڕانکاریش ڕووی ئەدا ئەگەر ئاگادار بیت هەتاوەکو هەفتەیەک پێشی دەنگدانی تایبەتیش لایەنێک لەلایەنەکانی دەسەڵات ملی نەئەدا کە بچێتە ژێرەوەی کە هەڵبژاردن ئەنجام دێت لەبەرەوەی قەنەعاتی کولی وا بوو کە هەڵبژاردن دیزاین کراوە دەسەڵات تاری چەریکی بوو لە هەرێمی کوردستانەوە قەنەعاتی وا بوو هەڵبژاردن دیزاین کراوە بەڵام دوای کۆمەڵێک سەردان بە وڵاتانی دراوسێ زۆر بە سادەی و بە بێمنەتانە دوو مانگیش موچەی نەدا بۆ چۆنە هەڵبژاردنەوە بێباکانە ینی ئەمە پێمان ئەڵێت هاوڵاتیان هەرێمی کوردستان نین کە ئەو دەسەڵاتیان هێشتوێتەوە ئەو بەرژەوەندیە ئابوووریەیە کە ئەمان لە جیاتی ئەوەی لە قازانجی داهاتووینەتەوەکە بەکاری بێنن لە قازانجی مانەوەی خۆیان و گرێبەست لەگەڵ وڵاتانی ئیقلیمیە بەکاریان هێناوە بۆ ئەوەی بمێنەوە لە سەرسات ئەوە وای کردووە کە ئەو ڕێژە زۆرەکە دەنگانە بێنن لە هەرێمی کوردستانە ئەجینا ئێمە ئەزانین ئەو هێزانی کە لە دەرەوەی دەسەڵاتن هەندێک هێز هەمویان ناڵم هەندێک هێزی هەیە زۆر دیارن بۆ نمونەم کە لە بەرژەوەندی هاوڵاتیان هێرکران هەمیشە هەنگاویان ناوە بەڵام بەداخەوە سێرەکەیت زۆرترین گوشاریان لەسەر دروست کراوە و هەروە ویان لێ کراوە کە نەهێڵن ینی کارێک نەک لە ناو سڵاحێزەکانی دەسەڵاتداریشە تەنانەت لە ناو کاندیدەکانیشە گەڕاون کام کاندیدە دیارە لە ناو لایەنەکانە بەبێ جیاوازی سریان کردو کام کاندیدە لە قازانجی هاوڵاتی هەرێمی کوردستان کە بچێتە پەرلەمانەوە کارەکەات لەوەشە چوون دەنگکانیان هەموو سەفر کردێتەوە ینی بەشدی منێکیانەوەکو خۆم کە لەو ناوەندەی کە دەنگدان دەنگەکەی خۆمیتیانە بوو لەو ناوەندەی کە دەنگم داوە دەنگەکەی خۆمیتیانە بووە خۆمی خێزانە بەیەکەوە لە دوو ێزگە لە یەک ناوەندا لە دوو ێزگە دەنگمانداوە دەنگەکەیانیانە بووە ینی ئەمە کارەساتەکەی بەچی ئەمە بەرحاڵ کەواتە ئەمانە بۆیە بێمنەتن و دۆخی موچە ئاوای لێ هاتووە دۆخی دەسەڵاتدارێنی کوردستان لە وای لاتەوە ئەگەر ئێمە سەیری لە 2015 هەر بگەڕێنەوە بۆ دواوە تقریبا 9 ساڵ بە پێش ئێستا لە ساڵی 2015 و لە کۆتایی 2015 کاتێک کە دۆخی موچیان بەم شێوازە گرفتیان بۆ دروست کرد مامۆستایان ئێمە یەکەم دەستەکە هاتینە سەر شەقام دەستی مامۆستایانمان دروست کرد دوای ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی دوای ئەوە گروپ کۆمەڵە گروپی کە بۆ ئەوەی کە ئەنجومەنی فشار و هەتا نەبەرەی خەڵکو ئەمانە هەمووی لە پێناو بەرژەوەندەی خەڵکە کە دروست بوون بەردەوام لەسەر شەقام بە شێوازێکی زۆر مەدەنی بە شێوازێکی زۆر ئاشتیانە داوای مافی موچەخۆران ژیانی سادیان بە هاوڵاتیان هەرێمی کوردستانە کرد بەڵام بەداخەوە زۆرترین فشاران لێکرا بۆ ئەوەی کە ئەو کارانەی کێوانێکن سەر نەگرێت ماوەستی من لێرە خاڵێکە ئێمە بۆچی هاتینە سەر شەقام لە ساڵی 2015 سێ موچە بۆ نمونە گرفتی بۆ دروست بوو ئەمانزانی کە ئەم گرفتە بەردەوام ئەمانزانی کە وڵاتیان ئەگەر ئاگادار نەبنەوە ستۆپ بەم دەسەڵاتە نەکەن لەمڕۆ ئەوە بێگومان لە داهاتوە گرفتەکە گەورەترە بێت ئێستا کە لە مانجی لە هەفتەی 2024 ڕێک تقریبان گەر 9 ساڵ و 2 مانگی شەکات باشە حکومەت هەرێمی کوردستان بەداتا چەند موچەتان لای حکوومەتە ئەمە ئەو خاڵە ڕاکەمەوە ئێمە لە بە کۆی موچەخۆران مەبەسمە نەک تەنها مامۆستا لە کۆی ئەو موچانی تەبعاً لە 2015 هەتاوەکو ئەمڕۆکێ من و تۆ قسەی تێدا دەکەین 84 مانگەکە ینی 7 ساڵ ئەم 84 مانگە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کۆی موچەی دراو کە داویانە لە هەرێمی کوردستاندا بە کاملی لە کۆی 84 موچە تەنها 25 موچەیان داوە بە کاملی بەبێ لێبڕی باشە کەواتە لە 84 مانگ تۆ 25 مانگ موچەت داوە 25 مانگ موچەت داوە کەواتە 61 مانگ بە کاملی موچەت نەداوە 15 مانگ موچە هەر نەدراوە بە فولی ئەگەر موچە خۆرێک موچەکەی ملیۆنێک بێت یعنی چەندی 15 ملیۆنی بەس بە فولی لای حکومەت هەرێمی کوردستانە 23 موچە بە چارەک دراوە چارەک خۆ دەانزێ ئەگەر بۆ نمونە موچەکەی ملیۆنێک بێت 250,000 پێ دراوە چارەکە موچە دراوە ڕوبع موچە بوو بە لێبڕینی لە ساڵ 21 کە لە هەرێمی کوردستانە موچە تەبعاً ئەوەندە ناو پەیدا بوو ئەوەندە نانەزانین هەر جارێ ناوێکیان شش مانجێک ناوێکیانە دۆزیە بۆ ئەوەی هاوڵاتیان مەشغوڵکەن هەر هەمووشی لەگەڵ ڕێزمە ئەمە جۆرێکە لە دزی لە گیرفانی هاوڵاتیان هەرێمی کوردستان چونکە کاتێک کە تۆ بەبێ خوایشتی خۆی بەبێ ڕەزامەندی فەرمانبەرێک موچەخۆرێک پارەکەی ئەبڕیت ئەمە ئەچێتە بابەتی دزیەوە خۆی هەر لە سەرەتا ئەم کارۆبایە داواکاری گشتی هەرچەند بەداخەوە داواکاری گشتی زۆربەی جوگەکانی سەڵات دادوەری لە هەرێمی کوردستانە کاریگەری حیزبی لەسەر ئەم خاڵە هەڵوێستی بکراوە نەهێشتا بەم شێوازە بڕۆ چونکە ئەمە جۆرێک دزیەکی ئاشکرایە لە هەرێمی لە هاوڵاتیان هەرێمی کوردستان لە بەبڕی لە 1970 9 موچە نەدراوە
باشە ینی بڕینەکان بڕیتەوە کاتە نۆموچە بەڵێ بڕینەکانی هەموو ساڵەکان مامۆستاوانێکی تر هەموو کۆمان کردێتەوە لە ١٨ موچەیەکیان بە لە ١٨ لێبڕین لە ١٨ نەداوە و بەشێک هەر جارە بە شێوازێک پاشەکەوتیان نەکرد 11 موچەیان بە پاشەکەوتەوە داوە کەواتە ئێمە لە هەرێمی کوردستاندا لە ماوەی 7 ساڵە لە ماوەی 84 مانگا تەنها 25 موچەی تەواوەتیمان وەرگرتووە ئیتر ئەوە لای کەوەرمان گرتووە هەمووی ڕوبع بووە چارەک بووە لە ١٨ بووە هەر جارە بە شێوازێک بووە کەواتە هەر هاوڵاتێکی هەرێمی کوردستان ئەگەر بین سیری کەین لانی کەم 50 بۆ 60 موچە خۆرمانی 7 ملیۆنی لە هاوڵات لای هەرێمی حکومەتی هەرێمی کوردستان لە کاتێکا ئەگەر بۆن من ئەمڕۆ پارەی کارەباکەنەدا سوێنی غەرامەیەکەن لەگەڵ ئەوەشە بەردەوام باج و غەرامەی هەموو بێداویستەکانی ژیانیان لەسەر وڵاتیان زیاد کرد بەداخەوە ئەمە گرفتێکی گەورەیە ئەبێ ئێمە لەسەری هەڵوێستە بکەین هەموو موچەخۆران بەیەکەوە هەڵوێستمان هەبێت لەسەر ئەم خاڵە ئەو وتەی کۆتایی زۆر بەدڵم بوو ینی هەمووتان پێکەوە تا چەند گرنگە هەموو چین و توێژەکان بۆ نمونە ئێوەکو مامۆسایان کارمەندانی وەزارەتی ناوخۆ پزیشکان کارمەندانی تەندروستی پشتگیری ئێوە بکەن کە دێنە سەر شەقام و ئێوەش پشتگیری بۆ نمونە کارمەندانی تەندروستی بکەن کاتێ بایکۆ دەکەن و ینی پێکەوە ئەم پشتگیریکردنی یەکتر حتمما دەنگتان باشتر دەگات و ئەین تۆکمەترە بێت ئەو داواکاری یاخود ئەو بایکۆت و خۆپشاندانی کە ئەنجامی دەدەن. وڵی لە ڕاستیە ئێمە یەکێک لە گرفتە گەورەکان لە هەرێمی کوردستان ئەوەیە کە دەسەڵات کەمێک لێزان بۆ لەوەی کە توانیوەتی چینە جیاوازەکانی موچەخۆران پەرتەوازە بکە ئەجنا خۆی لە ڕاستیە ئەم زوڵمەی کە ئێستا کراوە تەنها لە مامۆستان نەکراوە لە هەموو چین و توێژەکان کراوە بە کاسبکار و بە فەلاح و بە جوتیار و بە هەموو چین و توێژەکانیشەوە هەموو چین و توێژەکان بە تایبەتی ئەوانەیە کە موچەخۆرن لە بواری لە سلکی تەندروستی یا پەروەردە یا موچەخۆر فەرمانگەکانی کە ئەگەر بێت و هەڵوێستێکی جدی نەبێت من دڵیاتەکەمەوە هەڵوێستی جدیش ئەبێت لە داهاتووە لە دوایی تاقیکردنەوەکان هەڵوێستی جدیە بێت لەلایەن بەتایبەت خۆ دەزانین لە ئێستا مامۆستایان بوون بە ڕەمز و ئەوان ڕابەرایەتی شەقامەکەن لەلایەن مامۆستایانەوە بە جدی هەڵوێستە بێت بۆ لەبەرەوەی تێپەڕاندنی ئەم دۆخە بەم شێوازە گرفتێکی گەورەمان بۆ دروستەکە لەبەرەوەی ئەگەر من وەکو خۆم شخصی خۆم قەنەعاتمەوە بوو پێشی هەڵبژاردن ئەبێ مامۆستایان فشارێکی وا دروستکەن کە بەبێ پلە بەرزکردنەوە دەوام دەست پێ نەکرێتەوە لەبەرەوەی پێش هەڵبژاردن ئەتوانرا ئەبژار وەڵام بەداخەوەی بارەوە کارێک نەکرا ئەوە بابەتی شکەیە ئەبوایە پێش هەڵبژاردن ئەوە بکرێ بەڵام کە نەکرا ئێستا ئەبێت پێش ئەوەی ئەم دۆخە لە دەست دەرچێت پێش ئەوەی ساڵی تازە بێت مامۆستایان دڵنیاتەکەمەوە کۆدەنجی دروستە بێت بۆ ئەوەی کە هەڵوێستێکی جدی هەبێت بەرامبەر بە ئەم دۆخەی کە ئێستا دروست بووە لە هەرێمی کوردستانە هەموو چین و توێژەکانش من لێرەوە داوان لێ یەکەم کە جگە لە مامۆستایان چین و توێژەکان هاوکاری مامۆستایان بن بۆ ئەوەی کە فشارێکی وا دروست بێت نەک موچە چاکرێ بەڵکو پلە بەرزکردنەوە و چونکە ساویستمەوە بڵێم پلە بەرزکردنەوە لە کەیەکەوە ئەوی شەر لەگەڵ ساڵ 2015 یان کەی پێشی 2015 شەوە ڕاگیراوە من خۆم پێش 2015 پلە بەرز من دوو پلە بەرزکردنەوە ڕاگیرا ئێستا بۆ نمونە من ئەو کۆی موچەم کە لای حکومەتی هەرێمی کوردستان بەس ئەو موچانەیە کە بۆ بەبێ پلە بەرزکردنەوە بڕاوە بۆ نمونە ئەگەر من هەر مانگێک پلە بەرزکردنەوەکەم بۆ ببەسرێ ئێستا حکومەتی هەرێمی کوردستان لەو کاتەوەی کە موچەکەی منی پاشەکەوت کردووە کە پلە بەرزکردنەوەی منی وەساندووە هەموو مانگێک کە تقریبا 10 ساڵ زیاترە پلە بەرزکردنەوەی من وەساوە لەم پلە بەرزکردنەوەی هەموو مانگێلانی کەم 100 بۆ 150 هەزارم لای حکومەتی هەرێمی کوردستان ئەچێتە سەر موچەکەم باشە ینی کەواتە گەرەمە شتا بکەم بەقەدەر پاشەکەوتەکە زیادەن موچەم ئەچێتەوە لای حکومەتی هەرێمی کوردستان بۆیە پلە بەرزکردنەوە شتێکی لە خاڵەکان کە گرنگیی زۆری هەیە پێویستە موچەخۆران هەڵوێستی لەسەر بکەن و نەهێڵن ئەم دۆخە بەم شێوازەتی لە ئێستا گرفتێکی گەورەی تر هەیە بەداخەوە ئەوش ئەوەیە کە لە هەموو دنیادا کاتێک کە موچەخۆر ئەوێت هەژمارێکی بانکی هەبێت بەخوایشتی خۆی بانکی هەڵبژێرە بۆ ئەوەی کە ئەو موچەی لەو بانخە وەرگێت لە ئێستا ئێمە حکومەتی هەرێم هەژماری منی بەحساب هێناوەتە ئاراوە کە پرۆژەیەکە ئێوە لە ڕێگەی ئەوە موچەخۆرانی هەرێمی کوردستان موچە وەرگرن و لە لایەکی ترەوە بڕیاری دادگای فیدراڵیمان هەیە بۆ ئەوەی کە تەوتین بکرێت بواتە بە نیشتیمانیکردنی موچە هەموو هاوڵاتێکی عێراقی مافی ئەوەی هەیە لەو بانکانەی کە ڕێگە پێدراون لەلایەن دادگای فیدراڵی و ئەوان بانقی عێراقیەوە ئەوان لێو موچەکە بۆ منە ڕەشید و ڕافیدەینەوە تیبی کۆمەڵە بانقی کەیە بەڵام ئێستا ئەو گرفتەشیان دروست کردو ئەگەر هاوڵاتیان ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان مەبەستێتی ژیان هاوڵاتیان هەرێمی کوردستان خۆش بێت منێکی هاوڵاتی منێکی موچەخۆر لە بانقی ڕەشید موچە وەرگرم لە بانقی ڕافیدەین موچە وەرگرم چ جیاوازیشیە بە حکومەتی هەرێمی کوردستان یا لە بانقێکی لای وەرگرم با من موچەکەی خۆم بە فولی وەرگرم
ئەو کاتەی کێشێک بە هەری حکوومەتی موسان دروستە بێت ئەو کاتە من باسی بایکۆت و خۆپیشاندانەکەم کاتە ئەمە لێرە چیمان پێ ئەڵێت پرسیارێکێت یەکسەر سەرنجێک دروستە بێت لەسەرم پێت دەڵێت مەبەستەکە ئەوە نییە کە تۆ ژیانت خۆش مەبەستەکە ئەوەیە کە بەشێک لە داهاتەکەی تۆ بچێ بۆ کۆمپانیایی کوڕ و کوڕزاکانیان چونکە خۆیان بانقەکانە بن بەڕێوە مامۆستا وەکو مامۆسایە یان هاوڕێکانت لە نێو قوتابخانیانە شوێنێکی دیکە پێت وایە مامۆستایە کە لە کاتی خۆی داموچە وەربگرێت و گیرفانێکی پڕی هەبێت و خەمی کرێخانووی نەبێگەر کرێکی بێت و یان زۆر گرفتی دیکە ئەندامێکی خێزانەکەی نەخۆش بکەوێت خەمی بێت چۆن لەکوێ بۆی قەرزکامە ئەمە زۆر بوونی هەبووانی ڕشایەتم کە مامۆستا هەبووانی نەیزانانی و چی بکە کاتێک کە شتێکی وێ بەسەرات و لەبەر موچەکەی دواکەوتیان موچەی پارەی پێ نەبووە ئەمە بکات تا چەند ئەمانە کاریگەری بە لەسەر پرۆسی خوێن لەسەر تێگەشتنی قوتابی لە هۆڵەکانی خوێندندا کاتێکە مامۆستا لە پشتەوە چەندین خەمی هەیە دێتە نێو هۆڵی خوێندن دەتوانێت ئەو حەقەبات بە بەوانەکەی کە دەیڵێتەوە وەڵاهی ئوستاز کاک دانێر ئەگەر ئێمە خاڵێکەیە لە ڕووی پەروەردەیی و هەم لە ڕووی گەشەپێدانی مرۆیشەوە ئینسانە تاوەکو لە ڕووی دەرونیەوە ئاسوودە نەبێت ناتوانێت بەسەر دەرونی خۆشی ئازاڵ بێ بەسەر نەفتی خۆشی ئازاڵ بێت نەک ئەوەی کە من لە پۆلێکە ئەو پۆلانەی ئێمە مەگەر ئەو قوتابخانانەی کە بۆ نمونە کە زۆر پێشکەوتو بەمانای ئەوەی کە کەرتی تایبەت دروستی کردوون بەمانایەکیتر پێنج فێرخوازتاسی فێڕایتر هەموو پۆلەکانمان لە سی بڕۆژە فێرخوازیتیایە منێک ئەگەر نەتوانم لە ڕووی دەرونیەوە ئارام بم کۆنتترۆلی دەرونی خۆم کەم چۆن نتوانم بە دەرونێکی ئارامەوە لە ناو ناوەندەکانی خوێندنە ئەو ئەرکەی خۆم بە شێوازێکی دروست ئەداکەم کەواتە زیادکردنی وەرە هەر ئەرکێک لەسەر شانی مامۆستا بەداخەوە کاردانەوەی خراپی بەدوایەت هەر ئەرکێک بەبێ دابینکردنی ماف کاردانەوەیکی خراپی برێ لە ئێستا من ئەمێ بچمە ناو بابەتێکەوە کە بۆم نەسێمە شتێکمان هەیە بەناوی پرۆسەی ڕاهێنانەوە من خۆم لە ناوەندەکانی خوێندنە ڕایانان بە مامۆسایانەکەم وەکو ڕایەنەری گەشەپێدانی مرۆی من لە ساڵی 2015 ڕایەنەری گەشەپێدانی مرۆی و لە ساڵی 2022 من لە ناو پرۆسی ڕاهێنانم لە بەڕێوەبەراتی مەشق و ڕایەنانی سلێمانی دەڵێن پرۆسی ڕاهێنان پرۆسەیەکی گرنگ و پێویستە بۆ هەموو ناوەندەکانی خوێندن هەموو کارمەندێک هەموو فەرمانبەرێک لە هەر کەرتێکا بێ کەرتی تایبەت یا کەرتی گشتی بێت ساڵانە وەکو تەقوەیەک پێویستی بە ڕاهێنان هەیە 20 ساعت بۆەوەی کە ئەو کارەی خۆی ڕفرێشێ بکە بزانێت لەکوێ گرفتی هەیە لەکوێ پێویستی بە پێشکەوتن هەیە بۆیە ئەم بوارە شتێکی ئاسایی و نۆرماڵە کە هەبێت بەڵام گرفتەکە لە شوایە گرفتەکە لەوایە کە ئێستا بەڕێزت باسی لەکردبوون نە مامۆستایەک کە مافەکانی بۆ دابین ناکرێت مامۆستایە کە موچەی بۆ دابین ناکرێت مامۆستایە کە سیرەکات ئەچێ بۆ ناوەندەکەی خوێند ئەچێ بە ناوەندی خوێندن لە ماڵەوە سەری مانگە و کرێی خانوەکەی پێ نییە و کرێی مۆلیدەی هاتوو ناتوانێت دابینکە کرێی کارەبە هاتوو ناتوانێت دابینکە لەو لاشەوە بە هەموو ئەمانە بوەستێ کریمان کرێچەکە لەسەری ئەوەستێت یاخود خاوەن مۆلیدەکە لەسەری ئەوەستێت 3-4 منداڵی هەیە هەرسیی لە مەکتەبە و پێویستی بەوەیە بە هاتوو شوێ بکات ئەنی ئەم مانجێک دوو مانگ سێ مانگ ڕۆژێک و دوو ڕۆژ نییە کۆتایی پێ بێت ئەنی ئەمە وای لێ ئەکات وای لێ ئەکات کە بەڕاستی مامۆستایەک ئەبینیت بە هەیکەل مامۆستایەکی ڕێوکوپێک بە هەیکەل مامۆستایەکی قۆز لە ناخەوە دەرونێک ینی ئەقلۆک و برکانێک وایە لە ناوە ئەقڵێ چونکە هەموو ئەو مەعاناتە لە ناوە کۆبەتۆ ناتوان ینی دەریشی ئەبڕێ سێرەکەی چارەسەرێک نییە لە دەرەوە بۆیە بە قەناعەتی من هەر شتێک بۆ پرۆسی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا هەر ئەرکێک بۆ مامۆستا زیاد دەکرێت ئەبێ پێش هەموو شتێک دیراسەی دۆخی ژیانی مامۆستا بکرێت دیراسەی ژینگەکە بکرێت ئەو کاتە بتوانرێت ئەرکەکان بۆ مامۆستایان زیاد بکرێت بەڵام ئێمە لەگەڵ ئەوەشا سپاس بخوا سپاس بۆ مامۆستایان کە لەگەڵ پرۆسی ڕایانانە ڕۆیشتون ئەمە هورە بەرزی مامۆستایانە هەرچەند لە ناوەندەکانی خوێندنە هەندێک وردەگرفتێ بەڵام گرفتەکان هێندە گەورە نییە لەگەڵ پرۆسی ڕایەنانە چونکە مامۆستایان ئەزانن خۆیان پێویستیان بە ڕاهێنانە خۆیان پێویستیان بە پێشکەوتنە خۆیان پێویستیان بە داهێنانە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە لە بەرچاو ناگری مامۆستا لە سەروبەندی ئەڵبژاردندا زۆر بەڵێندرا بە فەرمانبەران بە موچەخۆران بە مامۆستایان لەلایەک ڕێک دەکەین لەگەڵ بەغدا بۆی کە موچە بچێتە سەر بەغدا و موچە بۆ موچەخۆران فەرمانبەران داوین بکرێت پێت وایە بەڵێنەکانیان جێبەجێکرێت لەم کابینە نوێدا کە ئەگەر دامەزرێت و حکوومەتی نوێ پێک بهێنرێت
کاکدانەر من لە ئەوڵی شەوە لەگەڵ هاوڕێکانم ئەم بابەتم زۆر گفتوگۆ کردەوە. ئێمە لە هەرێمی کوردستان ئاژین، ئێمە لە شوێنێک ئاژین کە ئەو حیزبانەی کە دەسەڵاتدارن تیا هەمیشە خەریکی سەفقەی سیاسێت. ئەمەی کە لێرە هەیە ئەو عێراقی کە ئێمە بینین زۆر لە ئێمە باشتر نیە، ڕاستە ئەو دەوڵەتە توانای کۆمەڵشتی هەیە جیاوازە، بەڵام ئەوانش بە قەناعەتی من ئەگەر جێگەی متمانە بوونایە بەداخەوە لە کێوە بڕیاری دادگای فیدراڵی دەرچوو بۆ ئەم بابەت بۆچی بەتەنگ ئەم بڕیارەوە نین. ئەگەر ڕاست دەکەن لە بەتەنگ هاوڵاتیانی عێراقیەوەن بەگشتی وە هەرێمی کوردستانش موچەخۆرانی هەرێمی کوردستانش وەکو موچەخۆرێکی لای خۆیان سەیرەکەن، بۆچی تا ئێستا فشارێکیان دروست نەکردو بۆ جێبەجێکردنی ئەم بڕیاری دادگای فیدراڵی. کەواتە لێرە ئەم جێبەجێ نەکردنی بڕیاری دادگای فیدراڵی سەبارەت بە نیشتیمانیکردنی موچە بە تەوتین پێمانەڵێت ئەگەری ڕێککەوتنی ژێربەژێر هەیە لە نێوان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی بەغدادە. من قەناعەتێکم وایە بۆ تەوتین کە ئەکرێت، بەڵام دو ئەکەوێت بەشێکی کەمی موچەخۆران لەو تەوتینە جێیەکرێنەوە. ئەگەر سێری ئامارەکانی هەژمارکەیت کاتێکە ڕایەگەنەڵێ ئێستا 700,000 بۆ موچەخۆر خۆی تۆمارکردە، کەواتە چیمان ماوەتەوە 500,000 موچەخۆرمان ماوەتەوە، هەتا وەکو تەوتینی جێبەجێکرێت لەوەی 200,000 کەشێک بخەنە ناو هەژماری منەوە، چونکە خۆ دەزانانی بانگانەکە موچەی بەتایبەتی خانەنشینان و چینەکانی ترە دیژنەیاندانا بۆ ئەوەی کە هەژماری من فۆرمەکەی پێ بڕکەنەوە. کەواتە لێرە ئەوەی کە ئەمێنێتەوە بڕی چکەمە ئێمە گرنگ ئەوەیە بتوانێت ئەم بڕیارە جێبەجێ بکرێت و مامۆستایان زۆر بەسپاسەوە هەمووان لە خەمی ئەم بڕیارەدان و بەردەوام لە هاتوچەی لایەنە دەسەڵاتدارەکان و هەروەها لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی عێراقیان کە لە ئایندەیەکی نزیکە لقەکانی بانقی ڕەشید و ڕافیدین لە سلێمانی بکرێتەوە بۆ ئەوەی کە ڕێگە خۆشکەر بێ بۆ جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی. ئەم هەنگاوێکی باشە ئەگەر بێت و ئەوان تەنگ ئەم بڕیارەوە بێن جێگەی دڵخۆشیە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان، چونکە بەڕاستی یەک هاوڵاتی یەک موچەخۆر بە تەوتین موچەکەی وەرگێ سەرکەوتنە بۆ خەباتی مامۆستا. چۆن ئەڕوانیتە هەژماری من؟ چۆن ئەڕوانیتە هەژماری من وەی کە موچە بدرێت لە هەژماری من؟ وەڵاهی هەموو پرۆسەیەک باشی و خراپی خۆی هەیە. هەموو پرۆژەیەک پرۆژەی هەژماری من لە ڕاستیە گرفتەکەی لە چیایە؟ گرفتەکەی لەوایە ئەوەی کە متمانە بێت لە هەرێمی کوردستانە لە نێوان هاوڵاتیان و دەسەڵاتان نەماوە. بۆچی؟ لەبەرەوەی کاتێککە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵات ئەم گڵاست پێ ئەدا ئەهێنێتە بەردەست تۆ بە گومانەوە لێ ڕوانی، لەبەرەوەی ئەزانیت لە جیاتی نرخی ئەم گڵاست 300 نرخت لێ وەرەگرێتەوە. کەواتە خاڵە سەرەکیەکە بریتە لە چی؟ بریتە لەوەی کە هاوڵاتیان متمانیان بە پرۆژەکان نییە، لەبەرەوەی بیگومانیان لەوە نییە کە بەشێک لەم پرۆژەیە قازانجەکەی بۆ لایەنەکانی خۆیانە، بۆ حیزبە دەسەڵاتدارەکانە. جا لەبەر ئەوە پێم وایە ئەوە یەکێکە لە گرفتەکانی هەژماری من کە وای کردووە هاوڵاتیان دژی بوەستنەوە ئەجینا هاوڵاتیان هەرێمی کوردستان من دڵنیاتەکەمەوە نەدژی حکوومەتی خۆیانن نەدژی شتێکن، بەڵام دژی گەندەڵی و دزی و فەسادی و خراپی ئیدارەدانن. ئەمە وای کردووە کە هاوڵاتیان هەژماری من ڕەتکەنەوە لەبەرەوەی ئەزانن ئەمە شەراگەتێکی دەسەڵاتە لەگەڵ هەندێک بانقە کە خۆیان خاوەندارێتیەکەن. یەک بانقم پێ بڵێ لە هەرێمی کوردستانە کە هی حیزب دەسەڵاتدارەکانە، یەک کۆمپانیان پێ بڵێ کە هی ئەوان نەبێت، هەموو ئەوانەی کە هەیە لە هەرێمی کوردستانە هی حیزب دەسەڵاتدارەکانە. ئەگینا حیزبەکان هاوڵاتیان هەرێمی کوردستان چیان کۆمپانیا هەیە تاوەکو بەشداری بکەنەوە. بۆیە بینین ئێستا لایەنێکش پەیدا بووە کردویانە بە شەریکی خۆیان بەداخەوە بە ناوی لایەنی سیاسی و بازرگانی سیاسی پەیا بووە، ئەوان شەکەن بە شەریک وردە وردەسێرەکەی خەریکە تۆزێکمێت هەیە بۆ ئەوەی کاوڵاتیان بەهۆی ناڕزایەتی کۆمەڵشتەوە مافەکانیان بەدەستبێنن بەداخەوە ئەو ئومێدەش خەریکە لەبارە بێت. زۆر بە کورتی مامۆستایان گەشتووەتە تینیان بایکۆتی پرۆسی ینی خوێندن بکەن ئەم ساڵ، ینی جارێ هەر چاوەڕێیەکە نایانوێ خوێندن پەکی بکەوێت لە هەرێمی کوردستان. وەڵاوکە چۆن کاتێک سەیری شێوێکەکەی دوورکانەکەی قوڵپەدات و لەسەرەوە هەست بە گەرماییەکەی ئەەکەیت، مامۆستایان و موچەخۆران بە شێوازی گشتی ئاوا لەو قوڵبدانەدان قەنەعاتمێ لە ناکاوە بتەقنەوە و بایکۆتێکی سەرتاسەری ڕابگەێنرێت و هەروەها پرۆسەی خوێندن پەنج پێ هیوادارم پرۆسەی خوێندن نەبێت کەرتی تەندروستیش بۆ نمونە هەر ئەوانی پرۆسەی ئێمە وەکو مامۆستا کەیتری نەکەین بۆی برا ئەجنا پرۆسەی هەموو جونگەکانی داوامکردن لە هەرێمی کوردستانە گرفتی بۆ دروست بێت و هەروەها ڕابگیرێت. ئەمەش هەر حاڵەتێکی واش بێتە پێشەوە هیچ کەسێک بەرپرس نییە ئللا دەسەڵاتداران هەرێمی کوردستان نەبێت کە پێویستە پێش ئەوەی ئەو حاڵەتە ڕوو بدە
لە خەمی موچەخۆرانە بن. خەمی موچەخۆرانش چیە؟ موچەڕێککەنەوە و بەڵێنێک بن بۆ ئەوەی کەپلە بەرزکردنەوە و ئەو پاشەکەوتێک کە بە زۆر کردیانە بیگەڕێنەوە بە وڵاتیان بە شێوازێکی ڕێکخراوە. دەستە خۆش بە زۆر سپاس دەکەین بە ڕێز مامۆستا دڵشاد بابانی مامۆستا و چالاگوانی خۆ بەخێر بێ. سپاسۆم دەرفەتە. بەڵێزان و خۆشەویستانمان بەرنامەی ڕایەڵەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ بێت.